هەرکەس بچێتە کەڵگەی کوردستان بەدەستەکانی خۆی لە 7 جۆر تری پێگەیشتوو لێ دەکاتەوە. نرخەکەی لە عەلوە هەرزانترە. هەر کەسیش باری دارایی باش نەبێت و ئەوانەی کەم دەرامەتن دەتوانن بێ بەرامبەرترێ لەگەڵ خۆیان ببەنەوە. ئەو بڕارەش بۆی ڕەچاوکردنی خەیرانی داراییەوەیە. ئێمە کردومانەوە بەڕووی هاوڵاتیاندا و هاوڵاتی خۆشەویست دەتوانێت بەدەستی خۆی لەو جۆرە 7 جۆر ترێک کە ئیسە پێگەشتووە توانێت بەدەستی خۆی دوای ئەوەی کە چەند ئەخوا عافێتی بێت دوای ئەوە ئەتوانێت بیباتەوە لەسەر قەپانەکان بیکێشێەوە تەنها بە نرخی 1000 دینار. بەڵێ بە تەکید ئێمە ئیدارەی کێڵگەی کوردستان بەهۆی ئەو نەدانی موچەوە بەهۆی ئەوەی کە قەیرانێکی زۆر بۆ هاوڵاتیانی خۆشەویست هەیە تکرارمان کردوێتەوە هەر کەسێک کە هاتە ناو کێڵگەوە بیەوێت باری دارایی باش نەبێت بەڵام ئێمە نازانین کێ و کێنیە هەر کەسێک کە بزانین بەڕواڵەتیا یان بە شێوازیە کە باری دارایی تەواو نەبێت ئێمە مستعیدین لە خزمەتیانین هەر کەسێ بێت بەشی خۆی بێتەوە لەگەڵ خۆیە. گەشتیاران و سەردانکەران لە شار و پارێزگاکانی دیکەی کوردستانەوە دەچنە کێڵگە کشتتوکاڵێکە دەڵێن پێویستە هەمووان وەک ئەم جوتیارە ڕەچاوی بارودۆخی گیرفان و حاڵی هاوڵاتیان بکەن و تا دەتوانن بەرەما کشتتوکاڵەکانیان بۆ خزمەتی خەڵک بێت. لە سلێمانیەوە هاتوین بۆم کێڵگەیە ئیتر ئەم برادەرەش بەڕاستی کارێکی جوانی کردووە ئەتوانی خۆت ترێکە لێکەی تاوانێ و بە ئارەزوی خۆت یەکێک کەم دەرامەتیش بێ پارەشی لێناسێنێت یعنی 7 جۆر ترێ پێگەیوە تا ئێستا لێرەکانە ئیتر شوێنێکی خۆش و ئاو کارە باوچی باشە الحەمدوللا. هەموو میوەیە جوانی لێیە شتێکی جوانی لێیە داواکارم هەر گەشتیارێک تێ بۆ کوردستان سەردانی ئەم کێڵگە بکە میوەی جوان ئەباتەوە بە نرخێکی گونجاو بۆ کەم دەرامەتان بە بەلاشە بە بێ بەرامبەر. کێڵگەی کوردستان دەکەوێتە نێوان قەزای ناوەندی هەڵەبجە و ناحیەی سیروانەوە کراوەتە ناوچەیەکی گەشتیاری و دەیان جۆر بەرەمی کشتتوکاڵی خۆماڵی و سروشتی تێدا بەرەم دێنرێت. لە نوێترین ئەنگاویشیدا حامید ئیسماعیل کە خاوەندارەتی دەکات گەشتیار و هاوڵاتیانی سەرپشت کرد و خۆیان بەرەمە کشتتوکاڵەکان لێ دەکەنەوە و خەڵکانێکیش بۆی قەیرانی داراییەوە گیرفانیان بەتاڵە دەتوانن بێ بەرامبەر ترێ بۆ خێزانەکانیان ببەنەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.